لە بەردەوامی ڕوبەڕووبوونەوەکاندا لە نێوان هێزە عێراقیەکان و تیرۆریستانی داعشدا لە بەشی خۆرئاوای موسڵ دانیشتووانی ئەو بەشەی شارەکە دەست و پەنجە لەگەڵ برسێتیدا نەرم دەکەنەوە. ئەوە کاتێکدایە کە ڕێکخراوە ناحکومیەکان بە دەگمەن دەستیان بۆ بەشەی شارەکە ئاگات بۆ گەیاندنی خۆراک و پێداویستە بنەڕەتیەکان. ئیبراهیم خەلیل دانیشتێکی خۆرئاوای موسڵە و لەو بارەیەوە دەڵێت احنا ميتين احنا كارين ئێمە لێرە برسیمانە لەسەر لێواری مەرجین ئێمە دانیشتووی گەڕێکی وادی حەجەرەین ماوەی 4 ساڵە لەژێر کەمارۆداین هێزە عێراقیەکان لە دەست داعش ڕزگاریان کردین بەڵام ئێستا ڕوبەڕووی برسێتی بووینەتەوە. سعيدة يلا احنا دمرونا هلكونا. ئەڵتۆلابێتی بۆم بەرەوبەری ڕێکخراوی فریاگوزاری گەلی نەروێژ ناسراو بە NPA دەڵێت ژمارەیەکی کەم لە ڕێکخراوە ناحکومیەکان خۆیان گەیاندۆتە خۆرئاوای موسڵ بەڵام ئەوە لە ئاسی داواکاریەکاندا نییە. لێرە دەست بەکار بووین و بەردەوام دەنگی تەق و تۆق و تەقینەوە دەبیستین. پێویستە جیهان درک بۆ ڕاستیە بکات کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو کەسانی کە لە ناوچە ئارامەکاندا دەژین ئەوانەشی کە لە ناوچەکانی ڕوبەڕووبوونەوەی نێوان هێزە عێراقیەکان و داعشدا گیریان خواردووە. بەرەوبەری ئەو ڕێکخراوە ئاماژەی بۆش کرد ڕێکخراوەکەی خۆراک و پێداویستی بنەڕەتی بەسەر 1000 خێزاندا دابەش کردووە لە کاتێکدا زیاتر لە 20,000 خێزان لەو بەشەی شارەکە پێویستی هەنووکەییان بە خۆراک هەیە. وێرانکاری و بێکاری نەهامەتیەکانی دانیشتوانی خۆرئاوای موسڵی زیاتر کردووە بە تایبەت ئەوانەی لە بەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەکاندان. عالیە حوسێن خواردن بۆ 25 ئەندامی خێزانەکەی ئامادەکات ئەو خێزانە بڕێکی کەم خۆراک وەردەگرن و بەشیان ناکات. عالیە لە باخێکی نزیک ماڵەکەیان کەمێک سڵقی چنیوەتەوە بەڵام تەنیا بەشی ژەمێکیانەکات. خێزانەکەی عالیە ڕۆژی چوارشەممە ژەمێکیان خواردووە و نازانن کەی ژەمی داهاتویان دەخۆن. الله علينا جينا حتى موادنا ما بيوقع. شو يسموها مالك؟ على وصلية